نەود لە جیهاندا بە سامان و سەروەتێکی گرنگدا ئەنرێت بۆی کە وڵاتان هەم سیاست و استراتیژیەتی ئابووری خۆیانی لەسەر بنیاد بنێن، حتا زۆر جاریش سیاسەتیش بەپێی ئەوە گۆڕانکاری بەسەرایەت. و بە تایبەتیش ئێستا لەم دۆخەیە گرنگی و ڕۆڵی کەرتی وزە بە دەرکەوت لە کاتێکا کە گەڕووی هورمز وەستا و ئەم جەنگە هەیە، تەواوی وڵاتانی جیهان و کەرتی پیشەسازی لە جیهانە بەرەو مەترسی بردووە، نیگەرانی لێکەوتۆتەوە. مەبەستمان بابەتە بە ورتر باسکەم و دواتر کاریگەریەکانی لەسەر عێراق، کەرتی وزەی عێراق و هاوکات لەگەڵ هەرێمی کوردستانی شاچۆنە بۆی میوانداری بەڕێز یادگار سدیق گەڵاڵیمان کردووە، بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین و شارزای کەرتی نەوتی هەرێمی کوردستان لە دۆسڵدۆف لە ئەڵمانیاوە لەگەڵمانن. بەڕێز یادگارم کاتت باش، سڵاو لێبێ. ئەو دۆخەی کە ئێستا ئەگوزارێت لەسەر ئاستی جیان و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت کە ئاگری جەنگ تایەت کەڵپە ئەکات و بەربۆتە کەرتی وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێ دوایە تا چەند ئابووری جیهان بە گشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بەرگەیەگرێت؟ بەتەکێت وزە جوڵێنەر و بزوێنەری سەرەکی ئابووری جیهانەوە بژەرەوتان باستان کرد و نەک تەنها پیشەسازی هەموو سەکتەرەکانی تر پەیوەستن بە وزەوە، تەنانەت خۆراکیش. لەبەر ئەوە کاریگەریەکانی زۆرە و زۆر گەورەیە و تاکو ئەم جەنگە ڕۆژە درێژتر بکێشێ، مەترسیەکانی و کاریگەریەکانی لەسەر جیهان گەورەترە بێ. لەبەرەوەیە ینی بە تایبەتی وڵاتانی ڕۆژاوە و ڕۆژ هەڵات با بڵین ئاسیا، ئەمانە کاریگەری سەرەکیان لەسەر بێ و وڵاتانی بەرەمهێنی نەوتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عێراق لە ناویشیانە گەورەترین زەرمەندە لەم بارودۆخە. لەبەرەوە سەکتەری وزە گرنگیەکەی چ نەوت چ غاز تەبیعی کە هەردووکیان ئەو ناوچەیە ینی باشە دەباری ئابووری جیهان لە سەکتەری وزە حساب بکرێ. نیمچە ئیفلیج بووە لەبەرەوە مەترسیەکانی زۆرە و ئایندەی ئابووری جیهان ناڕوونە و لێڵە. لەبەر ئەوە بەتەکید کاریگەریەکانی زۆر زۆر گەورە بێ و درێژە کێشانی مەترسیەکی زۆر زۆر گەورەیە و لە مەودای درێژتری جا کاریگەریەکانی بمێنێتەوە. باشە، بەڕێز یادگار، ئەوەی کە مەبەستمانە بزانین لە کەسانی شارەزای وەکتۆ ئەوەیە هەڵبەت بۆ چوونەکانتان چەند لایەنێکی گرنگ لە خۆگرێ. بە نمونە لە فراوانبوونی ئەم جەنگەدا بۆ ماوەی 3 مانگ لەسەر ئاستی جیهان چی ڕوو ئەدات و عێراق ئەگەر تا 3 مانگی دیکە بەم دۆخی ئێستەیەوە بێ و نەتوانێنەوە بفرۆشە چی ڕوادات؟ تەبیعی لەسەر ئاستی جیهان ئێستا ئێمە خۆتانەزانن تازە لە وەرزستان هاتوونەتە دەرەوە. ئەمبارەکانی غاز وزە بەرەو نیمچە خاڵی بوونەتەوە چونکە لە وەرزی سەرمایە بەکار هاتووە. ئەم ئەمبارانە پێویستیان بەپڕکردنەوە هەیە. لە هەمان کاتیشا ئەو وزەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دابین ئەکرا، ئەمەی کە ئێستەیەکەم باڵێن گۆی سەروی زەوی یعنی ئەوروپا و بەشی سەرەوەی زەوی لە وەرزی زستان هاتووە دەرەوە پێویستێتی. بەڵام ئەو نەوت و گازێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەرامە هات زۆربەی زۆری ئاڕاستەکەی بۆ باڵێن ئاسیا بوو. لەبەرەوە ئیستا هەر نەوتێک لە هەر شوێنێکی دنیاوە یاخود دەربڕ غازێک لە هەر شوێنێکی دنیاوە زیادە کرێتە بازارەوە بەپەلە لە ئاسیاوە پەلامارەی لێ بۆ ئەوەی کە ئەو پێداویستیانەی خۆیانی پێپڕکەنەوە، چ چینە، چ هندستانە، چ کۆریایە، چ ژاپۆنە، چ وڵاتانی ئاسیای دوورە. لەبەر ئەوە ئیستا ئەوروپاش لە بەردەم قەیرانێکی گەورەیە نەک تەنها ئاسیا. لەبەرەوە کاریگەریەکەی لە ماوەکانی داهاتووەترا لە وەرزی هاوینی شادیسانەوە جارێکی ترکە 2-3 مانگی ترەکە جەنابتان باسیەکەن وەرزی گەشت و گوزارە و بە تایبەتی لە ئەمریکا وەرزی گەشت و گوزار پێویستی بە با بڵێن وزەیەکی زۆر زۆر هەیە چونکە ئۆتۆمبیلێکی زۆر زۆر بەکار ئەهێندێ. لەبەرەوە کاریگەریەکانی لەو کاتا چاوەڕێکتێ بچێتە تۆپ و مەترسیەکانی زیاتر دەکرێت. بەتایبەت لە ماوەی دوور مەوداترا کاریگەریەکانیشی زیاترە بێت چونکە چ لێرە ئیستا ئەوەی کە باسەکرێت لە ماوەکانی ڕابردووە لە ئەمباری استراتیجی وڵاتانی پیشەسازی بەکارێنن چەندێکیش بەکار بێنن دوایە بێ و ئەمبارە پڕ بکرێتەوە چونکە ئەو ئەمبارەکە باشەکە یادگار تا چەند ئاسایی دەگی استراتیژیان بەکاربێنن وڵاتان تا چه ئاستێک ئاساییە؟
تەبیعی ئاسایی نییە و دەدەکی استراتیژی بۆ حاڵەتی زۆر لە ناکاوە و بۆ حاڵەتێکی وایە کە ئیتر دەستیان لە هەموو شوێنێک بپڕێ لەبەرەوە یادەکی استراتیژی مدەشی هەیە ینی وڵاتان تقریبا 3 مانگیان داناوە بۆ بەکارهێنانی یعنی بتوانن ئیدارە بکەن هەر برێک لەم یەدەکە استراتیجەکە ئیسە بڕێکی زۆر بەکارهێنرێ مەترسی دروستەکە دیسانەوە لەسەر ئاسایشی وزەی ئەو وڵاتانەی بەکاریان هێناوە دوو لە کاتێکی تریشا دیسان چونکە تەنها جەنگەکە جەنگی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە ئۆکرانیاشمان هەیە بەسەرەوە دیسانەوە بۆ ئەوروپا مەترسیەکی گەورەیە لەبەرەوە ئەمانە مەترسی بەردەوامن کەواتە کاگیادگار ئەگەر بین باسێکی عێراق و هەرێمی کوردستانیش بکەین وەکوی ئێستای بینین کە عێراق دەستەوەستان ماوە ناتوانێت نەوتەکەی لە ڕێگەی هورمزەوە بنێرێ ئەوەی کە هەیە دەرچە بێ و دەواازە بێت بۆری نەوتی هەرێمی کوردستانە جێهان تورکیا کە ئەتوانێت ئەم بۆریەش نزیکەی تا ملیۆنێک بەرمیل ئەتوانێت لە ڕۆژانەدا هەناردە بکات و بینێرێ پێت وایە ئەمە ئەبێتە ڕێچکەیەکی بەهێز بۆ جێگرەوەی هەناردەی نەوتی عێراق و بتوانێت و هەرێمی کوردستانیش بتوانێت لەم دۆخەدا وەکو دەرفەتێک ببینێ و سوودی لێ ببینێ تەبیعی عێراقێکێکە لە گەورەترین زەرمەندانی ئەم چەندکە لێرا چونکە تەنها دوو دەرچەی هەبوو دەرچەی هەرێمی کوردستان و دەرچەی جنوب بۆ هەرێمی کوردستان بڕێکی کەم نەو دەتوانین بڵێن کەمتر لە سەدا هەشتی تەنها نەوتی هەرێمی کوردستان لە عێراق ڕقی لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی جۆری بۆریەوە ڕۆژ لەبەرەوە لە سەرەتای هەر لە بیدایەتی جەنگەکەشەوەی هەرێمی کوردستانیش کەمی کرد تاکو گەشتە ئەوەی کە وەستا کەواتە عێراق لە ئێستادا کە تاکو دوو ڕۆژ لەمەوە پێش هیچ دەرچەیەکی هەناردەی نەبوو دوو ڕۆژ لەمەوە پێش دوای ئەو تۆزە گەژەی کە دروست بوو لە نێوان هەرێم و وەزارەتی نەوتاوە دوایە دانیشتن و ڕێککەوتنێکی باشی لێکەوتەوە کە نەوتی عێراق لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە تەبیعی ئێمە مەترسیەک بۆمان وایە عێراق بە شێوەیەکی استراتیژیانەتر و دوورمەوداتر لە ماوەیەکی دوور 23 ساڵی ڕابردووە کاری لەسەر کردایە کە هەموو مانەوانەی کە شارەزان لە بواری وزا قسەمان لەسەر کردو لە ماوەکانی ڕابردووە ئەمە مەترسیەکی گەورەیە لە هەر کاتێکە ئەم جەنگە احتیمالی دروستبوونی هەیەەوە ئەگەری وەستان هەیە لە ڕێگەی هەرموز عێراق چەندێک کاتی ئەوێت بتوانێت ڕێژەیەکی بەو شێوەیەکە هەموو توانای بۆریەکە کە ملیۆنێک بەرمیل نەوتە بەکاری بێنێ ڕۆژانە ئەو توانایی ئەو بۆریە کە ملیۆنێکە توانێت بەکاری بێنێت چەندێکیەوێت تاگەینە و ئاستە لە ئێستا زەحمەتە زۆر چونکە هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بەرهێنان تایوەستا دوای ئەوەی کە ناردن نەوتی هەرێمی کوردستان وەستێنرا لە ڕێگەی بۆریەوە و بووە بەرهێنان لە کێڵگەنەوتەکانی هەرێمیان نەتوانراوە کە ئاسی بەرەمی کێڵگەنەوتەکان ئازارین دابەزیوە لە کەرکووکە بە هەمان شێوە ئاستێکی دیاریکراو هەیە بۆ توانای کێڵگەکانی کەرکووکە لە ئێستادا ئەگەر بەو پەڕی تواناشانەوە ئیشکەلوانێم کاتە 300,000 بەرمیل نەوتێک کە ئێستا خۆیان بە 200,000 بەرمیل دەستیان پێکردو یعنی ئەو توانایان نییە کاتی زۆرەوە بۆ ملیۆنەکە زۆرەوێت چونکە باشە بۆ نمونە چەندێکیەوێت یعنی چەند هەفتەیەک چەند مانگێک ئەگەر پشت بە تەنها بە کێڵگەکانی هەرێمی کوردستان و کەرکووک بەسین بەم بارودۆخی ئێستا ناتوانین ئێمە ئاسی بەرەمزیاکەین ئێمە هەرێمی کوردستان بەو پەڕی توانایەوە ئەتوانێت 250,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێت چونکە لێدانی بیرەوێ و بەریێنانی زۆریەوێ ماوەی ئەوێ تا کوبتوانی ئاستی کێڵگەکانت بەرز کەیتەوە دووسانەوە فشارکردنی زۆر لە کێڵگەنەوتەکان تووشی مەترسیانەکە لەبەرەوە لە ئێستادا ئەوەی کە هەیە ئەو پەڕی لەو پەڕی توانایە بتوانێت 500,000 بەرمیل لەم ڕێگەیەوە ببرێت دوو لە کێڵگەکانی جنوبەوە ناتوانێت نەوت بگەێنرێ بە کەرکووک لەبەرەوەی پەیوەست نییە پێوەیەوە هێنانی بە ڕێگەی تەنکەر دیسانەوە مکلیفە ڕاستە عێراق هەوڵێکی وای هەیە کە بتوانێت بە تەنکەر بیکە بەڵام ئەو پەڕی ئەویشتوانی 100,000 بۆ 150,000 بیکەن یەک تەنکەرێکی زۆر چون کاتیەوێت تێچوویەوێ مەترسی ژنگەی زۆرە لەبەرەوە ڕاستە توانای کێڵگەکە یاخود بۆریەکەی هەرێمی کوردستان ملیۆنێکە بەڵام زۆر زەحمەتە لە ساڵی ئەم ساڵیشا بتوانێت ئەو ملیۆنە پڕ بکرێتەوە و بتوانێت بە تەواوی توانای کێڵگەکە سوودی لێ بکرێنش بۆ گەڕێتەوە کە کێڵگەکان و بەریێنانیان تیان نەکردەوە و ئاستی بەرهەمیان دیاریکراوە دروستە ڕاستە بەڕێز یادگار سدیق گەڵاڵی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین و شارەزای کەرتی نەوتی هەرێمی کوردستان لە دۆسڵدۆف لە ئەڵمانیا و لەگەڵمان بوو سپاس بۆیەوە